لو موعدا ام دبینن گلک چالکوان سیاسی ای باکوری کردستان و ای روجلات کردستان تنه هدف دولت ترک و ایرانه لوی داره جان و مال اون امیجن خطر داره یعنی نن پاراستن همیشه اونا لخطر دانه ای ارکا که ونا بپاریزه ای که امیجن خودی لونا درکه و ای که بکار به براستی امنیت جوانا را چه بکه ارکا حکومت حریم کردستانه مخابن او تشتا چه نبویا یا پر کم چه بویا و ام دبینن یعنی دبینن گلک مگو چالکوان می سیاسی باکور حتی دگرن ترور دکن و تسلیم دولت ترک تکرن ای روجلاجی هر وا ارکا پاراستن ارکا ویا که او چالکوانان بیو پاراستن یعنی خودی لوان درکا حکومت حریمه مخابن حکومت حریمه کم ام بیجن یعنی زیده لأوینینه و یعنی ام بیجن پاراستن وان براستی وقت پیوست نای کرن و یعنی هفکاری جی نای کرن ها ام دبینن لعالیه پده کدا نه تنه ام بیجن چالکوان نه پاراستن بلکه چالکوانان دگرن و تسلیم ترکیه دکن حتی جی سنور پدکه یا زر در دکن و سنور داشت دکن یعنی هر موقع کرد تا دبینن چالکوانک سیاسی یا ته ترور کرن یا ته رواندن چو زانم به همو شیوه ایرش لسر چالکوانن کرد دو آلیه دنی کردستان آلیه روجلات و باکور ده های یعنی اگر بوی شیوا بردوام بی براستی جی ایدی شونه جیان کرن نامین الوی داری یعنی خطری های خطر مرنه های ایدی دما خطر مرنه های بی و دمت تو نکاری براستی با آسایی وقت حوالاتی که الوی داری جیان بکی بداخوا اسا هر وقت دیبینی هل لو سالی که تیپر بو 2021 اما سن سالگوانی که سیاسی من لباشوری کردستان هاتنا ترور کردن هاتونه ترور کردن تا اسا کسی هیچ چیکیان لو بنابرانا حکومتی حریم کردستان لسر رانه وصوا بس اول دردك كإما چالاگوان كبو امنيتي خومان بو پاراستني خومان لترسي دجمنا كان من راما كدو هاتوين بو ايرو ليره بوين بپنابرو هاتوين بو ايره پنامان بو ايره هناوا اوا كا چند منجه که لو قضیانه تیپر دبه بلام هیچ رونکردنەوەیەک نەدراوە لەسەر کەسی ئەو ترۆکراوانە هەر بۆیەش من لێرە داوا لە ئەو هێزانەی کە واقعیان حکوومەتی هەرێمیان پێکهێناوە هێزەکانی باشوور فەدەکە یەکێتی نیشتیمانی کە واقعیان دوو هێزی سەرەکی پێکهێنەری حکوومەتن تۆزێ بەخۆیاندا بێنەوە لە سەردەمی زوودا کابرا پەنای دێنا بۆ ماڵێک نەک بۆ وڵاتێک لەو ماڵەدا گیانی پارێزراو بوو کابرا لە گوندێکرا بۆ گوندێکدی پەنای بۆ ماڵێک دەبرد گیانی پارێزراو بوو کابرا ئەگە هەموو ماڵەکەی خۆی لەسەردا مەفە کرد بایەوە نەیدێژ ئەو کەسەی کە پەنای بۆ ئەو ماڵە هێناوە بووە بە پەنابەر قەڵەمیشی دلا خەڵچێ بەڵام بەداخەوە ئێستا ئێمە لە وڵاتێک کە ئاسایش هەیە کە ئاسایشی پاراستن هەیە لێرە پاراستنی دیکە هەیە هێزی پێشمەرگە هەیە نازانم چەندین هێزمان هەیە لێرەدا بەڵام ئێستا بەو حاڵەش لێرە گیانی چالاگوانان هەر لە خەتەردایە چالاگوانێک ناتوانێت شەوانە بە تەواوی لە شوێنەکەی خۆی چاوی لێک بنێ بە تەواوی یعنی ئەمنیەتی نییە هەتا لە نێو شارەکاندا ئەم بەرین و هاتوین بۆ باشوور یەکەمین ئەرێک لەسەر حکوومەتی هەرێمە دووهەمینیش ئەمە داواشمان هەیە لە ڕێکخراوی UN کۆمەڵەی مافی مرۆڤ کە واقعیان ڕێکخراوەکە بە ناوی کۆمەڵەی مافی مرۆڤ بە ناوی UN دەبێت لەسەر پاراستنی ئێمە ڕابوەستێ